موچە لە تەنگەژە گەورەکە دەمێنێتەوە، بۆچی چارەسەریەکان دادی سەختی دۆخەکە نادەن؟ ستاندەر ئەو بەڵێنە ئاشکرا دەکات کە بارزانی دایی و دوای 12 ساڵ هێشتا جێبەجێ نەکراوە. وەزیری دارایی لەبارەی دۆخی ئابووری عێراق خۆی داوا دەکات بچێتە بەردەم پەرلەمان. حکوومەتی بەغدا تاوتوێی بژاردەکان بۆ چارەسەری کێشەی موچە دەکات، بەڵام قوڵی قەیرانەکان چارەسەری سەختتر کردووە. حکوومەت بۆ پڕکردنەوەی کورتێنانی موچە پێویستی بە قرزکردنی 10 تریلیۆن دینارە، بەڵام ئەم بڕا تەنها بۆ مانگێکە نەک ساڵێک. ئەمە ژوای کردووە حکوومەت نەتوانێت ئاسان بەسەر قەیرانەکە زاڵ بێت، بەتایبەت ئەگەر فرۆشتنی نەوەد ئاسایی نەبێتەوە. گەورەترین بەربەس لە بەردەم ئەم قەیرانە زۆری بڕی قەرزە پێویستەکەیە. ئەمە ژوای کردووە دابینکردنی پارەکە و دۆزینەوەی چارەسەری یەکجار زەحمەت بکات. بەمەش دۆخی موچە لەنا دیاری دەمێنێتەوە و چارەسەرەکاتیەکان دادی تەواوی ساڵەکە نادەن، چونکە قەبارەی کورتێنانەکە زۆر لە توانای قەرزکردن گەورەترە. حکوومەتی عێراق چاوی لەکردنەوەی گەروی هورمزە وەک چارەسەری بنەڕەتی کە هێشتا ئێران ڕازی نییە. ئەمڕۆ 12 ساڵ بەسەر ڕووداوی داگیرکردنی شەنگال لەلایەن هێزەکانی داعشەوە تێدەپەڕێت کە هەزاران قوربانی لێکەوتەوە. دوای ڕووداوەکە بۆ دیاریکردنی هۆکاری شکستی شەنگال و سزادانی فەرماندەکانی پێشمەرگە کە بەبێ تەقە پاشەکشەیان کرد، سەرۆکی ئەو کاتی هەرێم مەسعود بارزانی لیژنەیەکی لێکۆڵینەوەی پێکێنا، بەڵام دوای تێپەڕبوونی 12 ساڵ دەرەنجامی کاری ئەم لیژنەیە بڵاو نەکرایەوە و هیچ فەرماندەیەکی پێشمەرگە لەسەر کەمتەرخەمی و هۆکاری جینۆسایدی هێزیدیەکان نەدراوەتە دادگا. لە جێگەی ئەوە بەرپرسانی هەرێم داوای قەرەبوو لە حکوومەتی عێراق دەکەنەوە. فاڵح ساری وەزیری دارایی عێراق بە فەرمی داوای لە سەرۆکاتی ئەنجومەنی نوێنەران کرد لە نزیکترین دانیشتیندا میوانداری بکەن بە مەبەستی خستنەڕ و ڕوونکردنەوەی ڕەوشی دارایی و ئابووری وڵات. لە داواکاریەکەدا وەزیری دارایی ئاماژەی بەوە کردووە کە ئامانج لەم میوانداریکردنە خستنەڕووی ئەو ئاڵنگاریە سەرەکیانەیە کە لە سایەی گۆڕانکاریە هەرێمیەکانی ئێستادا ڕوبەڕووی دارایی گشتی دەبنەوە. وەزیری دارایی جەخت لەوەش کردوتەوە ئەم هەنگاوە وەزارەتەکەی لە پێناو ئەوەدایە کە نوێنەرانی گەل لە نزیکەوە وێنەیەکی دروستی ڕەوشی دارایی و ئابووری وڵاتیان پیشان بدرێت. هاوکات بۆ ڕوونکردنەوەی ئەو گۆڕانکاریانەی وەزارەت دەیگرێتە بەر بۆ دەستەبەرکردنی پابەندیە سەرەکیەکانی دەوڵەت و بەردەوام بوون لە جێبەجێکردنی بەرنامەکانی چاکسازی دارایی و کارژێڕی.